ڕۆژانە هەمومان گوێبیستی ئەوەی دەبین لە ناو دنیای کریپتۆکەرنسی خەڵکەکی زۆر زیانی بەرکەتی خەڵکەکی زۆریش قازانجی کردیە. ئەگەر بەنیازی بێ ناو دنیا کریپتۆ واتە دراوی ئەلکترۆنی پێویست ناکە ڕاستەخۆ بچی دراو بکڕێ، بەڵکو پێویستە کەسێک یاخود شوێنێک یان گروپێک ڕێنیشاندەرت بکە خولی ئۆنلاینت لەبوو بکەنەوە تاوەکو شارەزای دنیایەکەبی لەسەر بڕیاری خۆت ئینجا بڕیار بدەیت کەوا دراوی ئەلکترۆنی بکڕی یاخود زۆرێک بکڕی کامیان لە هەمویان باشترە کامیان قازانج لێ دەکەی. گروپێک لە کوردستان بە ناوی کورد کریپتۆنەری خەریکی ئەو کارن خول لە بۆ ئەو کەسانە دەکەنەوە دەیانێت بێنە ناو دراوی ئەلکترۆنی. ئەگەر کەسێکی حەز دەکەی بێنە ناو دراوی ئەلکترۆنی بەڕێیەکی دروست سەرەتا خولەکان ببینی بزانی دنیایەکە چۆنە پێشەوەی بڕیار بدەی و زەرەر بکەی. لینکی تەلەگرامەکەیان لە دیسکریپشن دادنم و لە کۆمنتش دووبارەی دەکەمەوە بۆ کەسانی کە حەز دەکەن بەشدار بن وەروەها $10 دەبەخشین ئەو کەسانی لە چەناڵی ژیرەوە بەشداری لە گروپەکە دەکەن. هەفتەی داهاتوو براوەکە ئاشا دەکەم. زۆر سپاس بۆ گروپی کورد کریپتۆنەری بۆ سپۆنسەریکردنی ئەو ڤیدیۆیە. گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ هەفتەیەکی دیکە. لەو هەفتەیە شتێک بڵاو کرایەوە کە خوێنمەوە وتم وای لە بەرچم مایکرۆسۆفت لۆ هەنگاوی وات هەیەشتە لە مێژوودا. هاوڕانی خۆشەویستم لەو هەفتەیە کتێبێک بڵاو کرایە بە ناوی دی ئەڵتیمێت هیستری ئۆف ڤیدیۆ گەیم پارت 2 بەشی دووەمی کتێبێکە کە 10 ساڵە بڵاو کرێتەوە. بەشی دووەمی خەریکم وا دەیخوێنمەوە لێکی لە پەرەگرافەکان کە لە جیهان تەقینەوەیەکی گەوری ڕوویدا لێکی لە پەرەگرافەکان ئەو نووسەرە دەڵێ کاتی خۆی مارڤڵ چوە لای ئێکسبۆکسی ساڵی 2014 وتی یاری سپایدەرمانمان لە ئاکتیڤیژن وەرگرتیتەوە کە پێشتر سپایدەرمان لەلایەن ئاکتیڤیژنەوە دەکرا یاری فلم نا وەکو یاری دەمانێت مایکرۆسۆفت براندی ئێکسبۆکس ئێوە یاری سپایدەرمان دروست بکەن. 2014 پێشەوەی فیل سپێنسەر بێتە سەرحکم ئێکسبۆکسێکی دیکە بوو شکست خواردوو بە بەڕاستی بۆیش وتیان نامانەوێت وتیان نەمە خەریکی زنجیرە یاریەکانی خۆمانین سپایدەرمانیان ڕەوز کردەوە. کۆمپانیای مارڤڵ بەشی گەیمینگەکەیان چونە لای پلەیستەیشن ئەو کەسێک کە خاوەنی فیلمەکانی سپایدەرمانە وتی یاریەکمان دروست بکەنە ناو دنیای سپایدەرمان و لە داهاتووش عەقدتان لەگەڵ دەکەین کاکتەری دیکەی مارڤڵتان پێ دەدەین. سۆنی وتی ئۆکەی دەستگە و سۆنی وەریگرت داچێ پرۆژەکەش ستودیو ئینسۆمنیاک و یاری 2010 سپایدەرمانی لێ دروست بوو ئەو بەشی دووەمیشی لە ڕێیە و وۆڵڤڕینیش وا دروست دەکەن. سۆنی گەورەترین قازانجی کرد. مایکرۆسۆفتیش زەرەرشی گەورەی لە مێژووی خۆیدا کە یاری سپایدەرمانی لە قیس خۆیدا پێشەوەی سۆنی. ئەکیدم ئێستا ئەو شتە بچینەوە ڕابردوو فیل سپێنسەر سەرۆک بەیە ئەکیدم لەوەی کەواز فیل سپێنسەر دەیوت شتیوانیە بدەیە سۆنی بینامە دەمێ بەڵام پێش فیل سپێنسەر ئێکسبۆکسچکە بوو تەنیا 3 ستودیۆی دروستکردنی یاریان هەبوو تەنیا یاریەکانی فۆرزایان دروست دەکرد لەگەڵ هەیڵۆ لەگەڵ هەندێک یاری وەکو یاریەکانی کوانتم دریم و یاریەکانی دیکە کە زۆر سەرکەوتوو نەبوون. CFT زیان دروست کرد سەرکەوتوو بوون بەڵام بەگشتی سەرکەوتو نەبوو 2014 لە بۆ ئێکسبۆکس و پلەیستەیشن 4 تەقیبەوە ئێکسبۆکس هەندێک غەڵەتی کرد 2014 و لەو کاتەوە تاوەکو ئێستا خارە فیل سپێنسەر دەوێت ئێکسبۆکسی چاکاتەوە بەکڕینەوەی ستودیۆی زەبەلاح و بەهێنانی دەیان یاری بە خۆڕایی لە بۆ گەیم پاس. بەڵام زیانی بەرکەتی ئێکسبۆکس بە نهێنانی سپایدەرمان 100% زیانی بەرکەوتیە. بڕیارێکی دروست بوو بڕیارێک بوو لە قازانجی ئێمە گەیمەرانە ئێکسبۆکس دابی بەڵێ من پێم وایە ئەگەر ئێکسبۆکس لە 2014 سپایدەرمانی دروست کردبە ئەکیدم لەوەی یاریەکە بەو شێوازە نەدەبوو کە لە 2018 لەلایەن ئینسۆمنیاک وەرمانگرت ئەکیدم لەوەی لەبەرەوەی ئینسۆمنیاک بەڕاستی بەهرەدارن پێچێکن لە باشترین ستودیۆکانی جیهان. گەر ئێستا مایکرۆسۆفت سپایدەرمان دروستکە ئەکید بن لەوەی ناوازە دەبی بەڵام مایکرۆسۆفتی 2014 لە بۆ ئێکسبۆکسی پێم وانەیە زۆر ناوازە دەبوو بۆیش خێری تێدەهێ سپایدەرمانەکەمان سپایدەرمانێکی نازدار بچکێ لە یاری نازدارەکان و هەواڵێکی خۆش بوو وتم بە ئاگاداری بوو. لەو هەفتەیە ئەکتەر و ڕۆڵجێری سەرەکی لە واکینگ دێد و هەروەها پاڵەوانی یاری دێت ستراندینگ نۆرمن ریدز خەریکی مقابلەیەک بوو. ڕۆژنامەنووسەکە پرسیارێک لە نۆرمن ریدز دەکە دەڵێ لە کاتی خۆی مەسە نازانم ساڵی 2014 15 دەڵێت و خەریکی چەند فیلمێک بوو خەریکی واکینگ دێد بووی وەروە خەریکی یاری دێت ستراندینگی بووی ئەو کاتت کو بەسەر برد واتە لی ناپرسی دێت ستراندینگ دوو بەڕێوە یاخود تەنیا پرسیارێکی عامی دەکات دەڵێ ئەو کاتی خەریکی بووی. نۆرمن ریدز دەڵێ ئەمە خەری دەرەوە دەستمان بە بەشی دووەمی دێسترانی کردی یەکسەر ئینتەرنێت مێشی لەدەستدا پێمان سەیرە لەبەرەوەی ئەو هەواڵە گەورانە دەبی لە کۆنفرانسی گەورە لە ستیت ئۆف پلەی گەورە لە بلۆک پۆستی گەورەی پلەیستەیشن ئاشا بکرێت لەبەرەوەی دێت ستراندینگ یاریشی تایبەتی پلەیستەیشنە ڕاستە لەسەر پیسی بەردەستە بەڵام سۆنی خاوەندارەتی ئەو ئایپێ دەکا کەچی هیدیۆ کۆجیماش وەکو وەڵامدانەوە لە تویتەرەکەی خۆی چەند وێنەیەکی خۆی و نۆرمن ریدسی دانایە دەڵێ بڕۆوە ژوورە نهێنیەکەت هاوڕێیەکەم واتە بێدەنگ بە جارێ قسەی مەکە لە هەمان کاتدەی ئاین تۆزێک دەڵێ لەوانەیە پێی ناخۆش بی کە
ئەو یاریە شاکردی لە بەرهمێنانە بەڵام لە هەمان کاتدا هەدیۆ کۆجیمایە کە زۆر برادری نۆرمن ریچیە ئینتەرنێت ئێستا حالێن هەموو دەزانین Stranding 2 بە فەرمی لە بەرهمێنانە واگەر یاریەکەت نەکردیە یەکێکە لە یاری نایەبەکان و من نمرێ پێم وابی 9 دەبوو یان 10 لەدەم پێدایە کاتی خۆی کە ریڤیو لە بۆی کرێت ئەش زۆر نازارە تاقیکەن لەو هەفتەیە پلەیستیشن پلەسی نوێ لە ئاسیا بەردەستخرا و زۆر زانیاری نوێمان لەسەری وەرگرت هەرچەندە هەموو تایبەتمەندیەکان و هەموو یاریەکان هێشتا مایاشا بکرێت تاوەکو 36 بەڵام ئەو کەسانی لە ئاسیانە بۆ نەوەکوی ئێمە ئەگەر ئەکاونتی عەرەبی هەم وڵاتە عەرەبیەکان نا بەڵام هەندێک ئەکاونتی عەرەبی چکەستە من ئیماراتیەکەم هێشتا بەردەست نەبووە بەڵام پێم وایە لە وڵاتە وەکو سعودیە لەگەڵ هەندێک لە وڵاتە ئاسیایەکان بە مالیزیایە تایلەندە هیندستانە لەوانە پلەیستیشن پلەسی نوێ بەردەستە و لە ئینتەرنێتیش هەندێک ڤیدیۆمان لەسەری بینی کە چۆن کار دەکە و چۆن و چۆن نییە بەگشتی زیاتر لە تقریبا 400 یاریەک بەردەستە لە بەرەوەی پریمیەم لە ئاسیا بەردەست نییە چکە لە ئاسیای زۆربەی وڵاتەکانی ئاسیا پلەیستیشن ناویش لێ بەردەست نەبوو پێشتر واتە یاری ستریمینگ لە ئاسیا هێشتا بەردەست نییە بە تەواوی و بزانم تەنیا ژاپۆنی بەردەستە واتە یاریەکانی پلەی 3 و پلەی 2 بەگشتی هێشتا ماون بێن وەکو ستریمکردن بەڵام ئەو یاریانی کە داوڵۆن دەکرێن هەندێک یاری کلاسیک بەردەستن کە ڤێرژنی پلەی یەکیان هەیە ریماستەر نەکراینە بەڵام تۆزە کواڵەتەکەی خاوێن کرایتەوە پاکرایتەوە وەروە سێ مۆدش بەردەستە بە شێوەی دیفۆڵتە لەگەڵ ڕێترۆ لەگەڵ مۆدرن دیفۆڵتەکە یاریەکە ڕووناکتر دەکاتە پیکسلەکان پاک دەکاتەوە ڕێترۆیەکە چۆن هێڵی CTR بەردەست دەخات کات وچی تەلەڤیزۆنی پێشتر کە بە شێوەی CTR کاری دەکرد و مۆدرنەکە یاریەکە تۆزە شارپتر دەکەن و تۆختر دەکەن و ڕەنجیش تۆزە گزاکتر دەکاتەوە بەڵام ئەوەی کە زۆر بەڵە ڕیواینکردنیتی واتە دەتوانی دوگمەی ئاردوو L2 دابگری بهینیەوە پاش پێم وایە وەکو نیتندۆ سویچ یان ئاردوو L2 یان ستارتە دەهینیە پاش وەچێ پێش دەبرێ زۆر لە یاریەکان سەیفکردنیان زۆر زەحمەت بوو یاخود تۆزەگی زعاج بوو ئەگەر بمرد بای دەهاتیەوە من بەسەرەتای مەرحەلەکەی بەڵام بەو شێوازە دەتوانانی سوودی لێوەربگری وەکو نیتندۆ سویچ ئەگەر نیتندۆ سویچ بینی ڕیواینکردنی بەو شێوازەیە کە زۆر دڵخۆشین و هەموو یاریەکانی پلەی یەک یاخود پلەیستیشنی کلاسیک ترۆفیان لە بۆ بەردەست نییە بەڵام بەشێک لە یاریەکان ترۆفیان لە بۆ بەردەستە سۆنی ڕاگەیان نەکرێتەوە سەر دیڤەلۆپەرەکان سەر ستودیۆکان بە ئارزوی خۆیانەکە ئەو یاریانە ترۆفیان لە بۆ بەردەست دەخەن یاخود نە بۆ منە سایفن فیلتەر یەکێ لە یاری ناوازەکانی پلەیستیشن یەک کە دروستکەرانی دەیزگۆن ئەو یاریان بەرهەم هینایە بێن ستودیۆ ڕایانگەاندکەوە ترۆفی لە بۆ ئەو یاری بەردەست دەخەن لە ڕۆژی یەکەم واتە دەگەڕێتەوە سەر ستودیۆکان کە ترۆفی لە بۆ بەردەست دەخەن یا خۆتنە واشتەی باشە لەبەر ئەگەر سۆنی بیکرد بە ئەمر لەسەر هەموو ستودیۆکان کە ترۆفی لە بۆ ئەو یاریانە بەردەست بخەن ئەوە کاتێکی زیاتری پێویستە تاوەکو یاریانە ئەپدەیت بکرێنەوە بخرێنە سەر پلەیستیشن پلەسی نوێ ڕاستە ژمارە یاریەکان جارێک کە من بەڵام دەبی چاوەڕێ بکەین ناوڕێیان تاوەکو 36 ئەو کاتی کە بە فەرمی لە ئەمریکا و ژاپۆن بەردەست دەبی لەگەڵ ئەوروپای تەواو یاریەکان دەبینین کە بزانین ئایا یاریەکان چۆنیە بەڵام ئەکسترایەکە بەجددی یاری ناوازەی تێدایە بەجددی یاری گەورەی تێدایە بۆ نرخەکە سۆنی و لێ دەڵێ ئەو نرخە لەبەرەوەی نابی ئەمە مقارنە بکەین بە گەیم پاس لەبەرەوەی گەیم پاس چەند جارێک کەوتومە کە مایکرۆسۆفت ئامادەیە پارە لە ناو گەیم پاس لەدەست بدە و مایکرۆسۆفت دەزانین کە پارە لەدەست دەدا قازانجێکی وای لێ ناکە جارێ چکە ژمارەی سابسکرایبەرانی نەگەیشتە و حدێک کە مایکرۆسۆفت بتوانێت قازانج بکە بۆتە مایکرۆسۆفت پارە زیاتر دەسوێنی لەبەر خاتیەوەی گەیمەر بێتە ناو دنیای ئێکسبۆکس و گەیم پاسی بەڵام سۆنی لەدەستەکەیت کە سۆنی و پارەی نییە لەدەستی بدە بۆیش کە دەبینین سۆنی ئەو یاریانە تقریبا بە $100 ساڵانە مانجە دەکات $10 نزیکی 400 یاریەکمان بداتێت لە ڕێگەی پلەیستیشن پلەس پێمان سەیرە لەبەرەوەی سۆنی دایمەن دەوێت یاریەکان بە نرخی تەواو یاخود بەداشتکان بیفرۆشی وەکو یاری بیفرۆشی نەک لە سەبسکریپشن بەردەستی بخە بۆ هێشتێکی باشە دڵخۆشکەرە بەڵام بڕیاری کۆتایی لەسەر نادەم من خۆم لەبەرەوەی دەبێت 36 ببینم لەبەرەوەی زۆربەی ئەو یاریانەیە ناو پلەسی هەیە من هەمە بە دیجیتاڵی هەمە نازانم سەبسکرایبی دەکەمیانە بێگومان سەبسکرایبی دەکەم بۆ 1-2 مانگ لەبەرەوەی دەبێت ڤیورز دەکەم بەڵام ئایا دەبمە لۆنگ تەرم سەبسکرایبەر هەموو مانجێ پارەی پێ بدەم نازانم لەبەرەوەی زۆربەی یاریەکان وەکوتم من یاریم گەلەگەرە زۆرە خۆشە نەزانم پارەی زۆر یاری سەر سەو نازانم دەیکەمیان نایکەم بەڵام بە خاتی هەندێک یاری کلاسیک لەوانەیە بیکەم 36 کە بە فەرمی بەردەست بوو ڤیدیۆیەکی تێر و تەسەڵتان لە بۆ دروست دەکەم چۆن کار دەکەم چۆن ئەپگرید دەکەی کە پلەیستیشن پلەسی ئاسایی تەبی چۆن دەیخێناوی هەموو شتانەتان لە بۆ باز دەکەم و ستریمکردن شتەکانیش تاقی دەکەینەوە ئۆکەی جیتیئەی سان ئەندرێس داوامان دەکرد لە ڕۆکستاری کە لە کاتی ڕیماستەرکردنەوەی دەمانویست گرافیکەکی زۆر جوان جیتیئەی سان ئەندرێس بینیم ئەڵام ڕۆکستار قەشمەری بە هەمومان کرد و سێ یاری بڵاو کردەوە ڕیماستەرم بە حیساب کواڵەتەکەیان بەو شێوازە نییە تەنیا تێکستەریان پاکردەوە تۆزێک لایتینیان چاکردیا گەنە یاریەکان هیچی نەڕیمەی کە نەڕیماستەرە تەنیا تۆزێک گرافیشی جوانتر کرێ بەڵام چەندگەی مەرەک هەڵساون لە یوتیوب ڤیدیۆیان بڵاو کردەوە بە ئەنریل ئینجن 5 ئەو بەرنامە نوێیی کۆمپانیای ئەپێک کە یاری پێ دروست دەکرێت زۆربەی یاریە زەبە لە هەنوێیەکان بە ئەنریل ئینجن 5 دروست دەکرێت کە پرۆگرامێکی زۆر بەهێزە بەکارهێنانیشی زۆر ئاسانە چەندگەی مەرەک هەڵساون هەندێک لە شوێنەکانی ناو دنیای سان ئەندرێسیان بەو پرۆگرامە دروست کردووە و یەکجار ناوازە دیارە یعنی بین لە پێش
پێش چاوتان ئەگە بێت و ڕۆکستار بە ئەنریل ئینجن 5 جیتیئەی سان ئەندرێسی ڕیماستەر کرد بە یاخۆ ڕیمەیک کاتەوە چەندە ناوازە و ڕاقی دەبی ئەجۆ چەند گەیمەرێک دروست کرد دێک ڕۆکستار بەخۆی دروستی بکە بێگومان شتێک دەبی کە لە مێشکمان تەختەوە وا بینە پێشای خۆتان جیتیئەی 6 دەبی کوبی کاتەکە بە ئینجنێک دروست دەکرێت لە هەفتەکانی ڕابردوو باسم کردکەوە ئەنریل ئینجن 5 بەو شێوازە پێشکەوتو نییە زۆر سەرنجاتیشە ڤیدیۆیەکە لە دیسکریپشندا دنێم ئەگەر حەز دەکەم سەیری بکەن بێنە سەر God of War راگنەڕۆک های پلەیستیشن نەستەیرۆ پلەی ڕاگەیاندیە نەرزانی شەوکەیسەکە یاخود کۆنفرانسەکە دەکرێت لە هاوین یاخودنا چەند دەنگۆیەکێ دەڵێن لە مانجی سپتێمبەر یاری God of War راگنەڕۆک بڵاو دەکرێتەوە لە 30 سپتێمبەر لەبەر چ ئەو قسانەش دووبارە و هەفتەی نوێ کرایەوە لەبەرەوەی بە فەرمی یاری God of War راگنەڕۆک لە وڵاتی کۆریای باشوور ڕێیتینجی وەرکرد واتە ئێستا لە زانی یاریەکە بۆ تەمەنێک گونجاوە و تونترین شتەکانی کە تێیدا لێچێ لە تێکستەکان لە کۆریای باشوور دەڵێن بەهۆی هەبوونی دیمەنی خوێن وەرا بەهۆی هەبوونی دیمەنی خواردنەوەی ئەلکۆهۆڵ بەشێ پرپ ئەزێستا پێیاندرێ مەوشەیە پرپ معنای چیەوە لوچ بەکاردێک کە پەیوەندی بە ڤاڵهاڵای هەیە ئادەڵێ لەبەر هەبوونی ئەو شتانە یاریەکە مەچۆرە واتە بۆ سەری 18 ساڵانە واتە یاریەکە ئێستا لە کۆریای باشوور ڕێیتینجی پێدرێ هەر یاریەکە ڕێیتینجی پێ بدرێ کەواتە ئەو یاریە نزیکە لە بڵاوبوونەوە ئەو پەڕی مانجیکە دەبی بڵاو بکرێتەوە ئۆکێ ئێستا مانجی چەندە بڵێن با بڵێن 6 8 9 واتە لە مانجی 9 دەبی یاریەکە بڵاو بکرێتەوە فەرمی نییە تاریخەکە بەڵام ڕێیتینگەکە فەرمیە و راگنەڕۆک بە فەرمی چۆن ڕێیتین کرا ڕێیتینجی چۆن دەکرێت دەبی کۆپێکی یاریەکەیان لەکەمبی ئەو جەماعەتێکە ڕێیتینجی یاریەکان دەکەن یاخود نمرەیان پێدەدەن لە بۆ تەمەنێک دەگونجێ دەبی یاریەکە بکەن و بزان چی تێدایە و چەندێک نمونەیەکیان لابی کەواتە ئەگە یاریەکە بۆ شێوازامە دەبی لەوانە لە 1-2 هەفتەی داهاتوو سۆنی بڵێ یاریەکە بۆتە گۆڵد دیسکە گۆڵدەکەی پیشاندن واتە یاریەکە ئامادەیە لە بۆ چاپکردن لەوانێ مانگ و نیوەک 2 مانگ پێش بڵاوبوونەوەی دەست بە چاپکردنی یاریەکە بکرێت و جگە لەو خەبەرەش سۆنی کۆنفرانسێکی ناوخۆی خۆی لەوە پشکدەرەکە لە بۆ خاوەن پشکەکانی خۆی ئەنجامدا و چەند زانیاریی نوێی لەسەر دنیای پلەیستیشن بەگشتی پێدان و پێی ڕاگەیاندین کەەوە قازانجی زۆریان لە فرۆشتی یاریەکان لە بۆ پیسی کردی و دەیانەوێت تا ساڵی 2025 نیوەی ئایپیەکانی خۆیان واتە نیوە لە ئەو یاریانەی کە هەیەە لەسەر پیسی و هەروەها مۆبایلیش بەردەست بخەن سۆنی زۆر دەڵێ زۆر بە توندی ئیش لە بۆ گەیمی مۆبایل دەکەن و سۆنی پرزنتیشنێکی یاخود چۆن سیمینارێکی پێشکەش کردیە کە لە وێنەکە دیارە 190 هەموو ستودیۆکانی خۆی خەریکی یاریی مالتی پلەیرن جگە لە یاری گەورە و زەبەلاهی خۆیان کە نووسیان پلەی واتە یاری هاوشەوی God of War لاسواسوانەوەتە جگەلەوەی تیمەکی خۆیان لەناو ستودیۆکانیاندانە لە بۆ دروستکردنی یاری ئۆنلاین و لایڤ سرویس هاوشێوەی دێستنی 2 هاوشێوەی وارزۆنی لەو جۆریانانی کە بەردەوام ئۆنلاین وەروەها جیم ڕایان سەرۆکی پلەیستیشن دەڵێت تاوەکو کۆتایی 2022 ئەو ساڵ 2 یاری لایڤ سرویس و مالتی پلەیر بڵاو دەکەنەوە کە ئەکیدین یەکەچیان Last of Us ئۆنلاینە دووەمیشیان بزەبت نازانین دەبیت چبی Last of Us ئۆنلاینەکە تقریبا دەزانین ڕوودەدا بەڵام یاری دووەم بەشەی ئۆنلاینە هێشتا نازانین و هەر لە قسەکردن دەستە God of War هاوڕانی خۆشەویستم هەواڵەکی ناخۆشم پێ لەبەرەوەی God of War دەکرێتە زنجیری تەلەڤیزۆنی و چێش بەرهەمی دەنی ستودیۆی ئەمازۆن واتە ئەمازۆن پرایم ئەو تۆڕێکەوە زنجیرە و تەلەڤیزۆنی زنجیری تەلەڤیزۆنی وەرە فیلم بەرهەم دێنن لەبەر پێم ناخۆشە لەبەرەوەی Last of Us لەلایەن HBO دروست دەکرێت لە باشترین ئەو ستودیۆیانەی کە شتی کواڵە دروست دەکەن ئەمازۆن تاوەکو ێستا شتی ڕاقی زۆر ڕاقی دروست نەکرێت شتی باشیان هەیە من متابعی بختەنزانە متابعی زنجیر و فیلم دەکەم ڕیڤیوشانە بۆ دەکەم لە چەناڵ ژیر ریڤیوز کە زۆر بەتان سەبسکرایبتان نەکردێت بەڵام دروستکردنی زنجیری God of War لەلایەن ئەمازۆن زۆر عەقڵم نایکردی و چەند مخرجێکیان لە بۆ دانایە لەگەڵ کریێتەری کە کارەکانیان بۆ شێوازەی نییە پێم وایە سۆنی تۆزێک عەزەری دەکات لە دروستکردنی God of War لە بۆ زنجیری تەلەڤیزۆنی پەلەی مەکەن بیدەنەوە HBO باشترە واروها جگە لە God of War کە دەکرێتە زنجیری تەلەڤیزۆنی کە هێشتا نازانین چی ئەکتەرەکە ڕۆڵی God of War دەجێڕی ئیشاڵڵا یان ڤەڕۆکە یان جەیسن مەمۆیە سۆنی بە فەرمی کە ڕێگەیان یاری هۆرایزن دەکەنە زنجیری تەلەڤیزۆنی وەروها گران تریزمۆش دەکەنە زنجیری تەلەڤیزۆنی هۆرایزنەکە لەلایەن نێتفلێکسی بەرهەمدێک کە ئەویان دوو سەرەیە لەبەرەوەی نێتفلێکس هەندێک زنجیری هەیە وەکو سترێنجەر تینگز وانە زۆر باشە هەندێک زنجیرێکی هەیە زۆر خراپە زای هۆرایزن چۆن دەبیم هیوادارم زنجیرێکی ناوازەبی گران تریزمۆ کە یاریی چێبەرچەیە نازانم زنجیرەکان دڵ نەیوتی چێبەر هەمی دەین تەنێت دڵێ لە بۆ تەلەڤیزیۆنی ئایا چۆن دەبی چۆن نابی هێشتا زانیاریمان لەسەری نییە وار قسەکردن لەسەر پلەیستیشن و ئێکسبۆکس بەگشتیم TCL ئەو کۆمپانیایی کەەوە تقریبا دەتوانین بڵێن گەورەترین کۆمپانیا لە بۆ فرۆشی تەلەڤیزیۆن و بەرهەمهێنانی شاشەی تەلەڤیزیۆنی کە زەخمترینە لە پێش سامسونگ و LG دێتەوە لە کواڵەتی نا بەڵکو لە زۆری فرۆش و زۆری بەرهەمهێنانی تەلەڤیزیۆن کۆنفرانسێکی خۆیان ئەنجامدا و باسی تەکنەلۆژیای بەرەوپێشچوونی تەلەڤیزیۆنەکانی خۆیان دەکرد و لێچێ لە سلایدەکانی داتاشۆیەکەیان باسی پلەیستیشن 5 پرۆ ئەکسبۆکس سیریەسی نوێ دەکەن What the fuck
تەنان دەڵێن GPU-ەکەی لەلایەن AMD دروست دەکرێت و تەنانەت دەڵێن لە 2023 خود 23 بڵاو دەکرێتەوە TCL what the man god damn it لۆ ئیشی تو چییە؟ ئیشی تو نییە PlayStation 5 Pro ئەکسبۆکسی نوێ ئاشکرا بکەی ئەوە ئیشی سۆنی و مایکرۆسۆفتە کۆنفرانسی خۆیان هەیە ساڵانە میلیۆنان کەس چاوەڕێی تاوەکو ئەو خەبەرەمان جێلەبی کەچی ئەوان یەکسە گوتیان کاکە تا لە 2023 و 24 PlayStation 5 Pro دەبینین لەگەڵ ئەکسبۆکس سیریز دەبینین بێگومان ئەو قسەیە فەرمیە کە TCL دەیە بەڵام ئایا سۆنی و مایکرۆسۆفت بەجددی خەریکی وینە دیارە ئەوان شتێکی دەزانن کە ئێمە نازانین ئەکیدە کۆمپانیایانە کۆنسۆڵەکان زووتر لە چاوەمە بەرزیان دەگەلە بۆی شاشەشتی لە بۆ دروستکەن هێرتز و مێرتز و نازانم چ بەڵام نازانم لە 2023 هیچ بڵاو بکرێتەوە ئەکیدم لەوەی سۆنی خەریکی PlayStation 5 Pro لەبەرەوەی کۆمپانیانە هەر کاتە کۆنسۆڵ بڵاو دەکەنەوە خەریکی کۆنسۆڵی داهاتوونە بەڵام باوەڕ ناکەم لە 2023 لەبەرەوەی هێشتا خەڵکەی زۆر دەستی بە PlayStation 5 و Xbox Series ناگە لە جیهان سزای ئەوەی لێستا بڵێ PlayStation 5 Pro شەیە وای بۆ دەچم لە 2023 PlayStation 5 Slim بڵاو بکرێتەوە هاشەوەی چۆن PlayStation 4 فاتەکە بۆ Slim هەموو جارێ ژوا بە PlayStation 2 بۆ Slim یەکیش بۆ Slim سێش بۆ Slim سێ دووجا بۆ Slim سوپەر Slim 5 ئەکید نەوەی دەتە سلیم ئەکسبۆکسیش بڵاو دەکە بەڵام کێشەکە ئەوەیە ئەکسبۆکس یەک کێشەی هەیە ئەویش ئەکسبۆکس دوو کۆنسۆلی جیایە سیریز S بە کواڵیتی دووکەیە سیریز X بە کواڵیتی 4K کۆنسۆڵ نوێیەکان بە حساب کواڵیتی 8K 60 فریم تا 120 فریمیان هەیە تا 8K 60 فریم کەمتری نییە بەرەمێنانی یاری تۆزە قورسە دەبی لە بۆ ئەکسبۆکسی لەبەرەوەی ئەو کاتێک کەسێک یاریەک دروست دەکە لە بۆ ئەکسبۆکس دەبی لە 4 کۆنسۆلی دروست بکە سیریز S بە دوونەوە سیریز X بە دوونەوە بەڵام PlayStation 5 تەنیا لە بۆ PlayStation 5 دروست دەکات لەگەڵ PlayStation 5 Pro بۆیە زۆر قەنەعاتم بۆ قسەی نایە کەس مایکرۆسۆفت دوو کۆنسۆلی نوێ بڵاو کاتەوە پێم وایە مایکرۆسۆفت تەنیا کۆنسۆلی نوێ بڵاو دەکاتەوە سیریز S لەوانەیە هەر لێی هێڵی و سیریز X نرخەکەی بکاتەوە وەکو سیریز S $340 بین سیریز نوێیەکە نرخی بکاتە $500 و پێم وایە سۆنیش دەبی کارێکی لەو شێوازە بکە و سۆنی وعدیشی دەیە کە بەرهەمێنانی PlayStation 5 دەگاتە ئاستەکەوە هەرگیز PlayStation ئەوەندە دروست نەکرێ ئەو قسەی تاچە ڕاستە من زۆزە باوەڕم پێی نییە لەبەرەوەی چیپ ئەلکترۆنی بەدەست ناکەوی و لەو هەفتەی ڕابردوش بینیمان ئەکسبۆکس توانی لە ژاپۆن زیاتر بفرۆشی لە چاو PlayStation 5 لەبەرچە لەبەرەوەی PlayStation 5 لە ناو وڵاتی خۆیان بەردەست نییە ئەگە بەردەست بیتن بێگومان هەر ڕقەمیەک بۆ ڕقەمیەک شتێبێت جگە لە نیچندۆ بێگومان نیچندۆ ڕقەمیەکە بەڵام لە کۆنسۆڵی PlayStation Xbox دەڵێن سیریز Xش بەدەست ناکەوێت تەنیا سیریز S بەردەستە لەبەرچە لەبەرەوەی پێشتری خەڵک سیریز S نەدەکرێت لەبەر خاطری سیریز X بەڵام کە دەزانین بەدەست ناکەی خەڵک مەجبورە کۆنسۆڵێکی نوێ لە بە منداڵەکانی خۆی بکڕی ئەویسیە سیریز S بەدەست دەکەوێت دەیکڕی بۆیە تۆزە فرۆشی بەرز بوویتەوە باوەڕ ناکەم Xbox دوو کۆنسۆلی نوێ لەبەرەمێنابی ئیلا ئەگەر Xbox سیریسەکەی بکەنە 4K سیریسە نوێیەکەش بکەنە ئێستەکەی بکەنە 4K Xەکەی بکەنە 8K I don't know TCL ئیشتونیە و شتانە بڵا دەکەوێت بەڵام بڵای کردەوە دولیشمان پێخۆشە خەبەری مە گەرمتر دەکات هەر لەو هەفتەیە Modern Warfare 2 چەند زانیاریشمان لەسەر بەردەست خێشتە ئەویسێ کارکتەرەکانی خۆی ئاشکرا کرد کە بەگەڕانەوەی کاپتن پرایس و جەماعەتەکەی لە جیاتی ڕۆکی ڕۆک بەردەستە کە کارکتەرێکی توانین بڵێن نادنیە مۆفەرە سپۆیل ناکەم هیچ شتێکی و کارکتەرێکی نوێشی تێدایە تاوەکو ئێستا یاریەکەمان نەبینیوە پێشبینی دەکەین لە مانجی 6 یان لە کۆنفرانسی ئەکسبۆکس یان لە پلەیستیشن ئەگەر بیکە یان لە گەیم فێست ببینین و یاریەکەش لە مانجی دە بە فەرمی بڵاو دەکرێتەوە ترەیلەریش بەو زمانە لە کۆنفرانسی یان ئەکسبۆکسی دەبینین ینی پلەیستیشنی ئەگە پلەیستیشن و کۆنفرانسی ئەویت کۆ تاوەکو ئێستا نازانین یان لە گەیم فێستی دەبینین چکە E3 ئەنجام نادرێت گەیم فێستش کۆنفرانسێکە هاوشێوەی E3 ئەوانەیە بەڵام بە فەرمی ئاشکرا کردکەوە سۆنی عەقدی هەیە لەگەڵ ئاکتیڤیژن و یاریەکە لەلایەن سۆنیەوە دەبی مارکتینگی لەبۆ بکرێەوە تا ڕکلامی لەبۆ بکرێەوە تا ئەکسبۆکس ناتوانانی باسی ئەو یاریە بکە وەکو لە کۆنفرانسی خۆیان دەبی لە پلەیستیشن و ترەیلەر شتەکانی ئاشکرا بکەن بەڵام پلەیستیشن کۆنفرانسی تاوەکو ئێستا ڕانەگەیاندی و مانجی 6 و تاخیرە دەیکە نایکە نازانم ستایل ئۆف پلەی دەیکە نازانم چۆن ئەو کارە دەکرێت نازانم دنیاکە زۆر ناڕوونە سۆنی قسەی ناکە کۆنفرانسی ئاشان ناکە ستایل ئۆف پلەی ئاشان ناکە نازانین چ ڕوودەدا بەڕاستی و ماپی وۆرزۆن 2 تقریبا ئاشکرا کرا کە ئەوە وێنەکەیی ماپێکی گەورەیە بەڵام دیار نییە بە تەواوەتی بزانین کو دەبیت چکە شێوازی یاریکردنە ماپی نوێ دیار نییە زۆر بەڵام ئەو وارزۆن 2 دەبی کە بڕیارە لە سەرەتای ساڵی داهاتوو یە لە کۆتای ئەو ساڵیان سەرەتای ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە و یاریەکەش تەنیا لەسەر PlayStation 5 و ئەکسبۆکسی نوێ دەبی وەتە سیریز دەبی وارزۆن 2 لەگەڵ PC بڵاو دەکرێتەوە ماینکرافت خەریکی ئاشاکردنی ئەپدەیتە
نوێیەکی خۆیتی لە مانجی 6 بەردەست دەبی و ئابدێتەکە چەندین دوو بایۆمی نوێ لە خۆ دەگری لەگەڵ یەک زۆر دوژمنی نوێ زۆرە دوژمنێکی نوێ خود مۆبێکی نوێ لە خۆ دەگری کە دەڵێن زۆر تۆقینەرە و دوو بایۆمەکەش یەکەچیان دەڵێ لە زۆر ژێرزەویە لە ژێر ماپەکەیە زۆر بچێ خوارێ و شوێنی تاریکە و شوێنەکە تۆزێک ترسناک دیارە تەنیا دەزانێت لەسەر زانین کە زانانی زیاتر مەرزگەیش پێتا دەڵێن یاری دە کوۆڕی کە بڕیارە لە مانجی 6 بەردەست بی مۆدی مەڵتی پلەیەرەکەی دوا خست واتێ سینگل پلەیەرەکە بڵاو دەکرێتەوە لە مانجی 6 بەڵام مۆدی مەڵتی پلەیەرەکەی دەڵێت دوا دەخین لە بۆ ئەوەی تەواو فۆکسمان لەسەر چیرۆکەی بی بە تەواوەتی بڵاوکەینەوە مۆدی مەڵتی پلەیەرەکەی دوا دەخین لە بۆ کاتێکی دیکە سوپەر ماسف دڵخۆشین کە تو گرنگی زیاتر بە چیرۆک دەدەی بێگومان لە مەڵتی پلەیەریشی خۆشە نازانم کودەی بەڵام سوپەر ماسفە سیقەمان پێیتی مەڵتی پلەیەریش خۆشە بەڵام با دوا بخەی کێشەمان نییە کلیستۆ پرۆتۆکۆڵ ئەو یاریەی کە ماوەیەکە بێدەنگە ئەو یاری کە لەناو دنیای پەبجیە بەڵام پەبجی نییە یاریێکی نوێیە بەنای کلیستۆ پرۆتۆکۆڵ بڕیارە لە ئەوسا بڵاو بکرێتەوە چەند سکرینشۆتێکی نوێ لە بە بڵاوکرایەوە کە زۆر بە یاری دێت سپەیس دەچی بە یارێکی ترسناکی دەرەوەی زەوی هەسارەی دیکەی بوونەوەری ئاسمانی و تەقەکردن لە ناو بەیسێک کەوا چۆن دەڵێ شوێنێک لە ناو بەیسێکی لە وێزگەیەکی لە هەسارەیەکی دیکە یاخود لە مانگێک نازان بزە بە شوێن دەرە بەڵام بەو زوانە ئەکید من لەوەی زانیاری نوێی لەسەر دەزانین لەبەرەوەی ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی ترێلەر و گەیمپڵی یاریەکە ئاشا بکەن تاوەکو لە کۆتایی ئەو ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام بزە بکێ بڵاو کردەوە شتە نازانین و لە بۆ کۆنسولی ڕابردوش دەیواتە لە بە پلەی 4 و پلەی 5 ئێکسبۆکس و ئێکسبۆکس سیریز بە هەردوونەوە لەگەڵ پیسیش بەردەست دەبێت و چەند زانیاریێکمان لە بۆ یاری فۆرسپۆکن بەرزگەیشتەوە یاریەکە بە مەچۆر یاخود بە ئێم پێوانە کرایەوە شێوی گاروڤاری بۆ سەر 11 ساڵانەوە کارەکەی دەڵێن چەند دیمەنێکی توندی تێدایە هەرچەندە باوەڕ من دەکرێت یاری دیمەنی تون لە خۆ بگریت کە بە یاریێکی زۆر قەشەنگ و چۆن دەڵێ درەوشاوە لە بە هەموو تەمانە بگونجێ زیاتر بەوانە دەچوو بەڵام یاریەکە بۆ سەر 11 ساڵانە بۆ هەبوونی هەندێک دیمەنی توند بزە بە توندیەکەی لەکوێیە نازانین بەڵام یاریەکە بە تایبەتی لەسەر پلەیستیشن 5 جارێ بڵاو دەکرێتەوە دواترێتە سەر پیسی ئەی بەنیازی فرۆشتنی کۆمپانیایەکەی خۆیتی پشتی وایە بەڵێ هاوڕێن خۆشەویستم بە شێوەیەکی نافەرمیە چەندە فەرمینە بەڵام ئەو کەسانی قسەیان کردی هەمووی ناو کۆمپانیای ئێنێ دەڵێن ئەی خەریکی ئامادەکاریە تا کۆمپانیەکەی خۆی بفرۆشتە کۆمپانیایکی زەبەلاحتری ئەمریکای قسەی لەگەڵ دیزنی کردیە لەگەڵ ئەپڵ کردیە NBC کردیە لەگەڵ یونیڤرسال کە بەشێک لەناو NBC دەڵێ لەگەڵانە لە قسەکردنە و زۆر لە دیزنی و NBC زۆر نزیکە تاوەکو بیکردەوە یاخود هاوبەشیان زیاتر حەزی لێ ببتە هاوبەشیان لە بەروی سەرۆکی خۆی تاوەکو نەگۆڕی و کێشەی هەیە بەڵام کۆمپانیایەکی زۆر پرۆفیتەبڵە واتە کۆمپانیایەکە پارێکی زۆر ماگانە قازانس دەکات لە فیفا و لە یاری ئۆنلاینەکانیان لە بەرەوەی فیفا بێگومان ئەڵتیمەت تیم پارەیەکی خەیاڵی لە بۆ ئێی ماگانە و ساڵانە کۆ دەکاتەوە بۆیە دوێژ ئەو ساڵ هیچ کۆنفرانسێکیان نییە واتە لە ئیتری وەختی ئیتری هیچ شتێکی ناکەن لەبەرەوەی خەریکی گۆڕانکارینە ناو کۆمپانیەکە سە بزانین چێ دەیکردەوە یاخود دەکردرێتەوە یاخودنا بەڵام نرخەکەی چەندە هێشتا ئاشا نەکرێ بەڵام دەڵێ ئەو نرخی کە زۆر لە کۆمپانیەکان پێیان بە ئیدا ڕازینە بۆ پێی دەڵێ چاومانە زیاترە دوای خەبەریش مەسەر ئەکسبۆکس و گەیم پاسێک کە یاری ئەساسنز کرید ئۆریجینی لە بۆ زیاد دەکرێت لە مانجی 6 کە یەکێکە لە یاری نایابەکان و دەڵێن لە مانجی 6 لە 6 وایە ئەپدەیتەکە بەردەست دەبی یاریەکە دێتە 6 فرێم بە کواڵەتی 1800p لەسەر پلەیستیشن 5 وەروەها بە 4K نیتیڤ لەسەر سیریز ئێکس هەرچەندە ئەو کواڵەتیە دەنگۆیە بەڵام 6 فرێمەکە فەرمیە لەبەرەوەی بە پێی قسەی ئەو دەنگۆی بیتن کواڵەتەکە لەسەر ئەکسبۆکس سیریز کواڵەتی بەرزتر دەبی لەسەر پلەیستیشن 5 1800p واتە 4K ڕاستەقینە نابی 1800p دەبی واتە 24/6 نابی 1800p سو ئەوەیان دەبی ببینیم بزانین کامیان لە کامیان جوانتر دەبی و ئەو کاتیش پێتان دەڵێم خۆشەویستانم زۆر سپاس بەسەرکردنی ڤیدیۆ تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم تکا دەکەم دگمێت لایک سبسکرایب لەبیر نەکەن خوداتان لەگەڵ